پەرلەمانتارێکی ئاکپارتی لە وەڵامی باخچەلیدا دەڵێت 30 ساڵە سوپاکەمان لە دهۆک و ئامێدی خەڵک دەپشکنێت و هەرێم بێدەنگە. سوودانی بەهۆی هەڵەیەک خەریکە شانسیمانەوەی لە پۆستەکەی بە تەواوەتی لەدەست دەدات. لەژێر هەڕەشەی ئەمریکا پارتی و یەکێتی گەڕێکی دیکەی دانوستان دەست پێ دەکەنەوە. دوای ئەو شەپۆ لە ناڕەزایەتیەی لەلایەن باخچەلی و نەتەوە پەرستە تورکەکانەوە دژی دەرکەوتنی ئاڵای کوردستان لەسەر جلی پاسەوانانی بارزانی لە باکووری کوردستان دروست بوو. پەرلەمانتارێکی سەر بە پارتەکەی ئەردۆغان بە لێدوانێکی شەرمەزارانە بۆ حکوومەت یەرێم هەوڵی هێورکردنەوەی دۆخەکەیدا. غالب ئەنساری ئۆغڵۆ پەرلەمانتاری ئاکپارتی لە وەڵامی ئەوانەی بەکارهێنانی ئاڵای کوردستانیان بە بێڕێزی و گەمژەی وەسف کردبوو. بەراوردکاریەکی لە نێوان ئاڵاکە و بوونی سوپای وڵاتەکەی کردووە لە کوردستان و ڕایگەیان ماوەی 30 ساڵە تانک و زرێپۆشەکانی سوپای تورکیا لە ناوچەکانی دهۆک و ئامێدی جێگیرن و تەنانەت لەو ناوچانە پشکنینی ناسنامە بۆ خەڵکی مەدەنی دەکەن. بەڵام هەرێمی کوردستان ئەمەی نەکردۆتە کێشە و داوای دەرکردنی هێزەکانمان ناکات. بە بڕوای چاودێران ئەم لێدوانەی پەرلەمانتارەکەی دەسەڵاتداری تورکیا دانپێدانانێکی ئاشکرایە بە هەماهەنگی ئەمنی لە نێوان پارتی و حکوومەت یەرێم لەگەڵ جوڵە سەربازیەکانی تورکیا لە قوڵایی خاکی هەرێمی کوردستاندا. بڵاوبوونەوەی لیستی نوێی تیرۆر لە عێراق خستنە ناوی حیزبوڵڵا و حوسیەکان دواتر پاشگەزبوونەوەی کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. سوودانی داوای لێکۆڵینەوەی بەپەلە دەکات و ڕکابەرەکانیشی بە کۆتا شانسی سوودانی دادنێن بۆ وەرگرتنی پۆستەکەی. لیستەکە ڕۆژی 17 مانگی ڕابردوو لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی عێراقی و لە پێگەی فەرمی وەزارەتی دادی عێراق دووجار بڵاو کراوەتەوە و ئەمڕۆ لە میدیاکان بڵاو کرایەوە. یاسر مالیکی ئەمینداری گشتی بزوتنەوەی بەشائیر نزیک لە حکوومەتی ئێران ڕایگەیان ڕێزگرتن لە تەرم ناشتنیەتی لە ئاماژەیەکدا بۆ کۆتاییاتنی ویلایەتی سوودانی و سووتانی شانسی بۆ وەرگرتنەوەی پۆستەکەی بۆ هۆی بڵاوبوونەوەی لیستەکەەوە. میدیای یەکێتی بڵاوی کردەوە دەستپێشخەریەکی نوێ بۆ پێکهێنانی حکوومەت لە ئارادایە و لەم چوارچێوەیەشدا دیداری نافەرمی لە نێوان بەرپرسانی پارتی و بەرپرسانی باڵای یەکێتی ئەنجام درراوە. میدیای یەکێتی لە زاری سەرچاوەیەکەوە بڵاوی کردەوە دەستپێشخەریەک لە ئاستی باڵا بۆ ئەنجامدانی کۆبوونەوە لە نێوان پارتی و یەکێتی دەکرێت. بەپێی زانیاریەکانی ئەو سەرچاوەیە ئەگەری زۆرەوە هەفتەی داهاتوو پارتی و یەکێتی کۆ دەبنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی پێکهێنانی کابینەی دێمی حکوومەت یەرێم. جێی باسا ڕێوڕسمیکردنەوەی باڵەخانەی نوێی کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر بۆ وێزگەیەک بۆ ئەوەی بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی لە دوای گرژیە توندەکەی نێوانیان لە تەنیشتێکەوە دەربکەون.